باوکیان زۆر حەزی لە سەوزایی بوو. ئەم نارنجەی ڕوان و ئەم دووشە بۆ لەیلێ و ئەم میێوانە هەمووی و ئەو پرتەقاڵە و هەمووی ڕوان و دوو سێ جارەم چیمەنەمان گۆڕیوە هەر خراپە بێ و چاکیەکەینەوە. ژیان بە سەوزاییەوە خۆشە. زۆر حەزەکەین ئاوا بێگی ناخۆ کوڕەکانەڵێ تێکێین و بچووکێکەینەوە حەزی لێ ناکەم. وەڵا ئەگەر بمێنم بەڵام خانووی ئێستا کوا گەورەیە. کوڕەکان هینە وەرەسەیە، خانۆکە بۆ بە وەرەسە. 4 کوڕ و کچێکە ئەبێ وەرەسە بەشی کاوانیە. مانە هەمووی دار و بەرد بوو، چاڵی و چۆڵی بوو، هیچ باخی تیا نەبوو. ئیتر خۆمان خەریک بوون لە پێشا لەوێوە چیمەنمان کرد. دوایی گوتمانەوە ئێرە و ئەمەمان کۆنکرێت کرد و ئەمانەمان کرد بە دێرا و ئەوانەمان تیا ڕوان. ئێمە هەر وەکو پاداشتمان هەیە بۆ زیادکردنی سەوزایی، لە بەرامبەر ئەمە سزاشمان هەیە بۆ بڕینی دارەکان. هەچ هاوڵاتیەک تەنانەت ئەگەر لە ناو حەوشەکەشیە هەستی بە بڕینی دارێک بەبێ سەبەب، ئێمە سزای یاساییمان هەیە بۆ هەر دارێک بۆ هەر ساڵێک 150,000 سزای یاسایی ئەکرێت. ئەو هاوڵاتی کە بە مەبەستێکی تایبەت یان بەبێ هیچ هۆکارێک هەستێ بە بڕینی دارێک کە بە بیانی ڕێگرتن یان تەقینی دیواری ماڵی یان مەسەلەن زەردان لە بیناکەی هەڵەسێ بە بڕینی دار، ئێمە مقابلی ئەوە سزای یاساییمان هەیە. ئەوە تا بە غرامەکە مادیە بۆ هەر ساڵێک 150,000 ئەژمارەکرێ، یا بە پێچەوانەوە مقابلی ساڵانەی چەند ساڵ بێ ئەو دارە، ئەمەنە نەمامی پێکڕێتەوە و شوێنی تری پێسەوزەکرێتەوە لە بریەوە. بە تەکیدی بە شێوەیەکی زۆر باش جێبەجێەکرێ. باسی حاڵەتی دەگمەن ناکەم لەوانەیە لە شەوایان لە کاتێکی درنگانی شەوە کە تێپەڕێ بە سەرمانەیان کەس نەبینرێت ئەو کاریکە کراوە تێپەڕێ، هینا بەبێ جیاوازی هەموو هاوڵاتیەک لە هەر شوێنێک بێت لە هەر چلێکا بێت ئەو غرامەیە گرێتەوە. گرنگیەکی زۆر باشی هەیە ئەو کارانی کە هاوڵاتیان لە کۆڵانەکانە ئێستا بە تایبەتی بە ڕێبەرایەتی باخچەکان بە بۆنەی ئەم قەیرانی داراییەوە ئێمە وەکو ساڵان ناتوانین بە سیستەمێکی ڕێکوپێک و بە دیزاینێکی پێشکەوتوو باخچە دروستکەین. بەڵام زۆربەی گەڕەکەکان ئەتوانم بڵم لە زۆربەی گەڕەکانی شاری سلێمانیە ئەو بەشانەی کە بۆ باخچەی دیاری کراوە کە لەلایەن ئێمەوە تا ئێستا سەوز نەکراوە. هاوڵاتیەکان زۆربەی گەڕەکەکان هەستاون بە دەسە جەمعی خۆیان، ئیتر مەبلەخی هەرچەندێکی تێچوو بێ هەر کەسە و بەشی خۆی دابین کردووە و باخچەیەکی ڕێکوپێکیان دروست کردووە. گرنگیەکەشی هەم ڕێژەی سەوزایی ئەم شارە زیاکە، هەم بۆ گەڕەکەکە خۆیان بە تایبەتی گرنگیەکەی ئەوەیە کە تۆ گەر لە گەڕێکێکا باخچەیەک هەبێ دەرەجەی حرارەی ئەو کۆڵانە لەوانەیە دەرەجەیە بۆ دوانی فەرق بێت لە شوێنێکا گەر باخچەی تیانە بێت. ئەمە گرنگیەکی تایبەتی هەیە بۆ گەڕەکەکە خۆیان و بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی شارەکەش گرنگی خۆی هەیە. جێی نییە بەخوا شتی تیا بڕێنم لە تاوە خستمەتە ئینجانیوە هەم بڵا هاوین ئەم گەڵاوین گەڵای مێوە نەجوانە ترێگرێ 3 پلاسکۆ ترێگرێ ئەو نەجوانە بەس ئەم ساڵ نەیگرت نازانم بۆچی بەخوا هەمووی پار 3 پلاسکۆ زیاتری گرت بەخشیمەتۆ گەڕەکەکەیە یعنی ترێ سەرقوڵا گرێکی ئام ناک ئەبێ لایەکی سوورە و لایەکی سپیە ئەو نەترێکەی جوانە. ئێمە پێشتر باخچەیەکی زۆر کەم لە ناو شاری سلێمانیا هەبووە، ئێستا خۆشبەختانە نزیکی 500 باخ بۆ 500 باخچە و زیاد لە 10 پارک و دەیان بلوارمان هەیە لە شاری سلێمانیا. ئەمە وەکو ئاماری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی. شان بەشانی ئێمەش هاوڵاتیان دارێکی زۆر باشیان ڕوانوە لە گەڕەکەکانە لە بەردەرگای ماڵەکانیانە، ئەوەی کە ئیمکانێتی هەبێ باخچەی باشتری کردووە چونکە سەوزاییش پێویستی بە ئیمکانێتێک هەیە. تەمان
ئەوەی کە خۆی کانێتی هەبێ خۆشتی باشی کردەوە شیکەنەی بە ئێمە هەچ هاوڵاتیەک هاتی بێت بۆ بەڕێوەبەراتی باخچەکان بە دوو نەمام تا زیاتریش هاوکاریمان کردوون بۆ هاوکاریکردنی سەوزایی زیادکردنی ئەم شارە. زیادکردنی سەوزایی لەلایەن هاوڵاتیانەوە چەند ساڵێکە بۆ بە دیاردە خۆشبەختانە هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر باش سەوزاییان زۆر زیاد کردو لە بەردەم ماڵەکانی خۆیانە چ لەبەر دەرگای بێت چ بەرامبەر ماڵەکانیان بێگە شوێنێکی بەتاڵی هەبێ بۆ باخچە سەوزایەکی باشیان کردووە. ئێمەش لەگەڵ ئەوەیە هەندانێکی باشمان بۆ کردوون بە هاوکاریکردن بە نەمام یاخود بە گوڵ بە هەر شتێک کە پێویست بێت. لەگەڵ ئەوەشە هاندانێکی تریشمان کردووە کە ڕێزلێنانمان بۆ ماڵەکان کردووە زیاد لەدایان ماڵ ئێمە ڕێزلێنانمان بۆ کردوون لە بەرامبەر ئەو سەوزایی کە کردویانە شتێکی زۆر باشکراوە لە سلێمانیە. ڕێژەی سەوزایی شان بەشانی بەڕێوەبەراتی باخچەکان هاوڵاتیانیش خەریکن کە هاوکارن لەگەڵمانە زۆر باش. زۆر سپاسی سەرجەم هاوڵاتیانی ئەم شارە ئەەکەین چونکە ئاستی ڕۆشنبیری هەر شارێک بەسراوە بە ڕێژەی سەوزاییە لەو شارەیە. ئەمە خۆشبەختانە لە سلێمانیا بینین ئاستی سەوزاییسە زۆر زیای کردووە بە هەچ وەڵانێکە بە هەر شەقامێکە بە هەر جێگەیەکە ئەڕۆیت نسبەیەکی سەوزایی باشی تایە و هیوادارین هاوڵاتیان زیاتر و زیاتر هەوڵ بن بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی و هاوکار بن لەگەڵ بەڕێوەبەراتی باخچەکان ئەگەر کەسێک نەمامێک شتێک لە گەڕەکەکەیە لەسەر شەقامێک لی نزیکە گەرەزانێ ئەو نادریان بە PPS خزمەت ناکرێ هیوادارین ئەوان ئەو ئەرکە بگرنە سەرشانی خۆیان بۆ پاراستنی ئەو ڕێژەی سەوزایی کە لەم شارەیە هەیە.